2022 کۆتایی هاتوو پێمان ناوە تا ساڵێکی نوێوە، بەڵام هیچ ئاسۆیەک بۆ کۆتایی هاتنی کێشە و کەم و کوڕیەکانی ساڵی ڕابردووی هاوڵاتیان بەدی ناکرێت. ئابووریناسێک باز لەوە دەکات سەرباری ئەوەی لە ساڵی ڕابردوودا داهاتی حکوومەتی هەرێم بەهۆی بەرزی نرخی نەوت و داهاتی سنوورەکان و باجەوە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە، بەڵام وای نەکرد داهاتی تاک پێشوەچوون بەخۆیەوە ببینێت، بە پێچەوانەی داهاتی حکوومەت بژێوی هاوڵاتی ڕووی لە خراپی کرد. داهاتی هەرێمی کوردستان لە جێرەی ئەوەی کە زیادی کردووە و بە مقارنەتەن بە ساڵی پار هاوڵاتیان هیچ پێشبەچوونێکیان بەخۆوە نەبینیوە، تەنها موچە بەلێ بڕینەوە نەدراوە، یعنی بە کاملی دراوە و جار ناجاریش دەبینین موچەکەش دوا دەکەوێت. ئەمانە هەمووی بارودۆخی هاوڵاتیان قورستر دەکا، بارودۆخی هاوڵاتیان لە ڕووی ئابووریەوە پەرێشانتر دەکات. لە ژێر ڕۆشنایی بەرزبوونەوەی نرخی نەوت و بەرزبوونەوەی نرخی دۆلار کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش داهاتەکەی زۆر بەرچاو زیادی کردووە، بۆیە دەبێ پێشوەچوونی داهاتی تاچی هاوڵاتی زیاد بکە بۆ ئەوەی پێشوەچوونێک هاوڵاتیانیش هەستی پێ بکەن. چاودێران پێیان وایە نەبوونی استراتیژێکی ڕوونی حکوومەت بۆ بەڕێبردنی وڵات وای کردووە پێشبینی بکرێت دۆخی گوزەرانی هاوڵاتیان لە ساڵی نوێش هاوشێوەی ساڵانی پێشوو بێت و هیچ هەنگاوێک نەچێتە پێش. هۆکارگەلەکان کە وایان کردووە کە ڕۆڵێکی نەرێنی بژێڕنەوەی کە دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان ئەم ساڵش وەکو پارساڵ هەروەکو خۆی بمینێتەوە هیچ هەنگاوێک بەرەو پێشەوە نەچێت. دیعایەوە دەکرێت کە هەنگاونراوە بۆ چاکسازی، بۆ گۆڕانکاری، بۆ شەفافیت، بۆ خۆشگوزەرانیکردنی هاوڵاتیان، بەڵام ئەوی هەست دەکەین کە زیاتر لەوەی کە ئیدعایەکی ئیعلامیە هەڵایەکی ڕیکلامیە زیاتر لەوە نییە کامەکە لە واقعدا هیچ شتێک ببینین کە ئاسارەکەی دیار بێتن، لەگەڵ ئەوەی کە هەست پێ دەکەین کە فعلەن سەرچاوە و داهاتەکان زیادیان کردووە و زۆریش بوونە، کەچی بەداخواست دەکەین کە ژیان و گوزەرانی هاوڵاتیان هی ئەوە نییە کە دڵیان پێخۆش بێتن و بتوانرێت کە فعلەن ماف و خواستەکانیان تێدا تحقیق بێتە دی. لە ماوەی ڕابردوودا پارتی یەکێتی لە شوێنی ئەوەی خەریکی باشکردنی بژێوی هاوڵاتیان بن لە ڕێگەی پەرلەمانەوە تەنیا بیریان لە درێژکردنەوەی حکوومەت و دامەزراوەکانی کردوتەوە. پێشبینیش دەکرێت لە ساڵی نوێدا ئەگەر حکوومەتی ماوە بەسەرچوو کاری لە پێشینەی خزمەتی خەڵک نەبێت، چارەنووسی ساڵی نوێش لەوانەی پێشخۆی باشتر نابێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.